سڵاو هاوڕێنەوڕەکانە ڕێکخراوی عەبدە شوبات هەستاوە بە ڕێخستنی چالاکیەک دژی خاکفرۆشتنی یەکێتی و پارتی کە 16 ئۆکتۆبەر بوو. ئەمڕۆکانەوە بیر هەموو خەڵکی کوردستانی دێنێتەوە کە یەکێتی و پارتی چ زوڵم و زۆری و خاکفرۆشتنێکی کردووە لە کوردستان. ئەگوانان و کوردانی شاری مانچستەر سلاوی خواتان لێ بێتن. ئەمڕۆ وەک ڕێکخراوی حەفتەی شوبات لێرانە کۆبووینەتەوە دژی خیانەتی 16 ئۆکتۆبەر و ئەو دۆخە ناسیاسی و ناهەمواری لە هەرێمی کوردستان ڕوو دەداتن. سوپاسی ئامادەبوونی بەکەتان دەکەین. ئێستاش وتاری ڕێکخراو دەخوێندرێتەوە لەلایەن کاک هەڵۆ سدیقەوە با بفەرمێ. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی مێژوویی 7 ساڵ بەس 16 ئۆکتۆبەردا تێدەپەڕێت. لەم ڕۆژەدا چەند کاڵفامی هەرجەی سیاسی ژێر بەژێر ڕێکەوتنێکی نهێنیان لەگەڵ حەشتی شەعبی گروپە دەسەڵاتدارەکانی شیعی نزیک لە ئێران کرد و بەوە لەوەنی زیاتر خاکی هەرێمی کوردستانیان لەدەستدا بۆ عێراق گەڕانەوە. ئەو ناوچە جێناکۆکانەی کە خوێنی هەزاران پێشمەرگەی لەسەر ڕژا کەواتە 16 ئۆکتۆبەر خیانەتێکی هەرگیز لەبیر ناکرێت. 16 ئۆکتۆبەر خیانەتێک هەرگیز کاڵ نابێتەوە، ساڵ بە ساڵ زۆرتر دەبێت. خیانەتی 16 ئۆکتۆبەر بەڵەیەکی ڕەشی تر بە نێوچەوانی یەکێتی و پارتی کا بە شەهیدبوونی چەند پێشمەرگەیەک و تەسلیمکردنی نیوەی خاچی کوردستان و تاڵان و ئاوارەبوونی سەدان کەس کۆتایی هات. ڕۆژێک کە شکۆی کرد و پێشمەرگەیان تێک شکان. ئەو پێشمەرگەیەی هەموو جیهان بە قارەمان ناوی دەرکرد بوو. ئەمڕۆ 7 ساڵ بەسەر خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەر تێدەپەڕێت و ئەو خیانەتەی تا کوردێک لە ژیان مابێت دەبێت باجەکەی بدات. هەموو لایەک بەخێر بێن. 16 ئۆکتۆبەر ڕەنگ فیدایی و قوربانیدانی سەدان ساڵەی گەلی کورد و کوردستانیانی لەبەر برد و 150 خاکی کوردستانیان هەرزافرۆش کرد. کردە زێر دەستی میلیشیای شیعەکان و سوپای عێراق و چەندین هاوڵاتی کوردیان بە کوشدا و ئاوارە و دەربەدەریان کردن لەسەر ماڵ و ئاڵی خۆیان. بۆیە 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژە ڕەشەی گەلی کوردە کە دەنگی ملیۆنان ئازادی خوازانی 16 ئۆکتۆبەرە ئەو ڕۆژەی کە یەکێتی و پارتی خاکی کوردستانیان فرۆشت. ئەمڕۆ ڕێکخراوی حەفتەی شوبات لە مانچستەر هەستان بە گربوونەوەیەک ئەو ڕۆژەوە وە بیری خەڵکی کوردستان دێنەوە کە چی زوڵمێکیان لەگەلی کورد کردووە. حەفتەی شوبات هەمیشە وەکو ئەرکێکی ئەخلاقی و کوردایەتی هەڵەستێ بە دژایەتیکردنی یەکێتی و پارتی. یەکێتی و پارتی هەمیشە کێشەیەکی گەورە بوون بۆ میلەتی کورد و هەمیشە دزی و گەندەڵی و تیرۆرکردنی گەنجەکانمان دەست لە هیچ شتێ ناپارێزن. بۆیە ئەمڕۆ حەفتەی شوبات لە مانچستەر ئەمڕۆ ئەو ڕۆژە ئیدانە دەکات. 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بە ناوی خوای بەخشندە و میهرەبان وەک پێشەکیە خانەتکاران لە نەتۆکەماندا پێم وانییە کۆتایی پێبێت و لە بواری سەربازی و سیاسی و گاڵتەکردن بە عەقڵی خەڵک بەداخەوە ئەم ساڵیش وەک هەموو ساڵێک دووبارە یادی ئەو ڕۆژە خیانەتکارانە دەکەینەوە بە خوێنی ڕۆڵەکان گەلەکەمان نووسراون کە چەندان شەیدی بەدوای خۆیدا هێناوە، کە چەندان کەس خۆیان ئامادە کردبوو بە بەرگریکردن لەو ناوچانە کە خاک و دڵی کوردستانە. بەڵام بە خێراتنی هەموو لایەک دەکەم لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 16 ئۆکتۆبەری 2017 خیانەتێکی گەورە لە گەلی کورد کرا کە بۆ هۆی داگیرکردنی کۆی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن حەشتی شەعبیەوە بەهۆی ڕێککەوتنی ژێربەژێری یەکێتی هەتا دنیا هەیە دەبێت گەلی کورد باجی ئەو خیانەتە بدات. هاوڕێیانەوڕۆ نامەوێت دیسانەکانە باسیەوە بکەمەوە کە لە 16 ئۆکتۆبەردا لەلایەن حیزبانی دەسەڵاتدار چی بەسەر قەومی کووردا هات بە تایبەتی هێزەکانی پێشمەرگە لە کەرکووک. بەڵکو لێرەدا دەمەوە پەیامە بگەێنم بە ئێوە و بە کەس و کارمان لە هەر کەسێکی تر بە هەر کوردێکی تر کە لە عێراقدا ئەمڕۆ گوێبیستی ئەم وتارە دەبێت. 20 ئۆکتۆبەر هەڵبژاردنە. ئەگەر ئێوە بەڕاستی بەداخن بۆ 16 ئۆکتۆبەر لە 20 ئۆکتۆبەردا تۆڵەی خۆتان بکەنەوە و دەنگ بەدەسەڵات مەدەن. سپاسی ڕێکخراوی حەفتەی شوبات دەکەین کە ئەم ڕێکەوتنی ڕێخستووە کە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە. من وەک هاوڵاتیەکی شاری کەرکووک ئەمڕۆ کە هاتوومە بەشداری ئەم خۆپیشاندانەم کردووە کە بە پێویستی زانم هەموو ساڵێ حزبی یەکێتی و پارتی بەم جۆرە ڕسوا بکرێ یادێ لەو ڕسوابوونەی خۆیان بکرێتەوە. سپاس بۆ ڕێکخراوی حەفتەی شوبات بۆی ڕێخستنی ئەم خۆپیشاندانە دژی دەسەڵاتی حکوومەتی هەرێم و لە 16 ئۆکتۆبەر وەکو ڕۆژێکی مێژووی ڕەش
بۆ مێژووی هەرێمی کوردستان و مێژووی کورد کە بۆ هۆی لە دەستدانی سەدا پەنجاویەکی خاکی هەرێمی کوردستان و بۆ هۆی ڕۆژێکی ڕەش بۆ هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان. Hi everyone, it's honored to be here and start reading this article for this organization, February 17 Organization for Human Rights. It starts with 2 days, October 16th, 2024, which has been 7 years past since the betrayal of October 16, 2017. On this day, some cowardly political made a secret agreement with Hashdi Shabi and some political ruling. حكمتي قيراناوي ترنابي وق مراوي أي حكمتي قماتي أي حكمتي قمارشي بارينا وتدابتي حكمتي بنمالا نامان ديتي درمالا نامان ديتي درمالا آش بطال آش بطال بروخي حكمي بطال بروخي حكمتي تي حوالا أي حكمتي حوالا مسيرتان آش بطالة مسيرتان آش بطالة هي دسالات هي دس سەرتا بە خێراتنیە مولایەک دەکەین ئەمڕۆ لە ڕۆژی 16 ئۆکتۆبەردا ڕۆژێکە لە مێژووی کووردا کە پێویستە بنووسێتەوە لەلایەن دوو حیزبی دەسەڵات کە بووە هۆکاری لە دەستدانی سەدا پەنجاویەکی خاکی کوردستان کە ئەو خیانەتە دیارە مێژووی کورد بۆ هەداتە دەخاتە ژێر پرسیارەوە بەرکەوتنەکانی لەسەر دۆخی کورد حساب دەکرێت و وەک خیانەتێکی مێژووی چاوی لێ دەکرێت چونکە بەر لە 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم سەرجەم ئەو ناوچانەی دەگرتەوە کورد خۆی خاوەنی بڕیار و زانستی خۆی دیارە مێژووی هەر میلەتێک بڕێتی لە چەند بەروارێکی ساڵنامەی دیاریکراوکە دەبێت ئەو میلەتە لەو ساڵ ڕۆژەدا یادی بکاتەوە بە پیرۆزی بزانێ بەڵام بەداخەوە لە سای دەسەڵاتێکی دیکتاتۆری و شکست خواردوو مێژووی کورد بڕێتی لە چەند بەروارێک کە پێویست ئێمە لەو ساڵانەدا لەو بەروارانەدا یادی چەرمەسەری و دەردەسەری خۆمان بکەینەوە یادی قوربانیانی خۆمان بکەینەوە بە حکمی ئەو سیاسەتە فەشەلەی کە دەسەڵات بەسەریدا هێناوی 16 ئۆکتۆبەرێکێکە لەو بەروارانی کە تێیدا لە سایەی ڕفراندۆمێکی بێپلان و ناستراتیجێت و هەروەها پلانێکی ڕێککەوتنی بینی یەکێتی و حەشتی شەعبیدا لە شاری مەسا هەستاوان بە گربوونەوەیەک ئەمڕۆ کە گربووینەتەوە لێرە بەهۆی کە ئەوەی کە یادی لەو ڕۆژە بکەینەوە ئەو ڕۆژە ڕەشەی کە حکوومەتی پارتی و یەکێتی بەسەر کوردیا هێنا و یەکەم شت ئەو بە پێویستێ زانین ئێمە کە لە هەموو ساڵێکا کە ئەو ڕۆژە دێ ڕسوابوونی ئەو دوو حیزبە ئەنجام بدرێ و دووەم شت کە لێرە کۆبوونێتەوە ئوسمان پامێ بگەێنین کە بە بێت چاوەڕوانە لە ئێستا ئەبینین کە بانگەشە بۆ خۆیان دەکەن بۆ دەنگدان ئەمان بەردەوام دەبێت بە بیری خەڵکی دێنینەوە کە ئەو حکوومەتە ناعەدالەتە و دەمانەوێت بە زووترین کات ئەو حکوومەتە بگۆڕێ و چیتر خاکفرۆشی و خۆکوژی و لە ناو حکوومەت هەرێمی کوردستاندا نەمێنێ و هەموو خەڵک دەنگی ئازادی دەربڕینی هەبێ و ئێمە وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات ئەندامێکی ڕێکخراوی حەڤەی شوبات لێرەدا گردبووینەتەوە بۆ ئەوەی کە بە گەلی کورد بڵێین بەسە ئیتر واز بێن لەو دەسەڵاتە حکوومەتی ئەوە نییە کە دوای کەوی بە تایبەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە ئەمڕۆ لە شاری ماجی سەرهێساین بە خۆپشاندانێک دژی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 کە تێیدا سەرانی دەسەڵاتی یەکێتی پارتی لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستانیان فرۆشتەوە بە ڕژێمی فاشستی عێراق کە میلەت هۆکارچی بۆ ڕەکان لە شاری ماستەر گربوونەوەتە ئەنجامدا من وەکو چالاکوانێکی ڕێکخراوی حەڤەی شوبات کە لە شاری مانچستەر ئەمڕۆ خۆپشاندانەکەین بۆ ئەو ڕۆژە شومەی کە بەسەرمان هات لە 16 ئۆکتۆبەر کە کەرکووک کە لە سایە پەنجاویەکی کوردستان هەمووی فرۆشرا کە ئێستش کەس نازانێت کوێ بوو چیان کرد هەرێکە و کەسێکی تر تاوانبارەکە ئەڵێ من کردومە ئەوە لێ ئەو کردوێتی چەنەها دەسەڵاتداران ئیمزایان لەسەرەوە کردووە کە کردبووینەوە بە بۆنەی خیانەتی 16 ئۆکتۆبەر هیوادارم هەموو ساڵێکم یادە بکرێتەوە چون ڕۆژێکە قەت لە بیر ناکرێت زۆر سپاس ماستە هەستاوان بە گربوونەوە ئێمە ئەمڕۆکە وەک ڕێکخراوی ئەودەی شوبات هەستان بە گربوونەوەی هێمنانە دژی ئەو ستەم و ناداتپەروەریەکە لە وڵاتی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و هەروەها دژی ئەو نەعەدالەتیە و هەروەها
دژی 16 ئۆکتۆبەر کە خاکی هەرێمی کوردستانیان فرۆش بەداخەوە چەندین کەس بوونێتە قوربانی لە پێناو ئەو کارەدا و چەندین کەس بە شەهید بوونرا و زۆر سپاس کۆبوونەوە لە شاری مانچستەر. سلااوتان لێبێ ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی هەفتەی شوبات لە شاری مانچستەر کۆبوونێتەوە هەڵساین بە ڕێخستنی خۆپشاندانێک دژی خیانەتی 16 ئۆکتۆبەر و دژی ئەو دۆخە ناهەموار و سیاسی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدات ئەو شتەی لە خۆپشاندان دەکرێتن بەڕاستی داواکارین خەڵکی کوردستان ئەو شتانەی دەسەڵات لەبیر نەکەن. ئەو چەند ساڵەی ڕابردوو چەندین نەهامەتیان بەسەر هات لە ڕووی بێموچەی و لە ڕووی چەندین کێشە و کە بەسەریانات لە ڕووی بێئاوی بێکارەبایی بێغازی لە ڕووی تیرۆر ڕۆژنامەنووسان تیرۆری چالاگوانان زیندانیکردنی مامۆستایانی ئاینی چەندین شتیتکە هەیە کە بەڕاستی داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان با ڕۆژی 20 ڕۆژی تۆڵەکردنەوە بێ لە دەسەڵات تکایە داواکارم هەمووتان بڕۆن لەسەر سندوقی دەنگدان لەو ڕۆژە تۆڵەی خۆتان لە دەسەڵات بکەنەوە. ئیدی سوپاسان